ساڵتان باش بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشنی دەنگی ئەمریکا کە دەتوانن لە کەناڵی ئێناتیشەوە بینەری بن. لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانیە. من هێرۆ زەنگەنەم لەم بەرنامەیەدا لەگەڵتاندا دەبم. و از داخل شما هیویاد دەمێن خۆش جووەڕە دخوازم بابەتین بەرنامە ئیرۆ پرساچەکان لە ئەمریکا و ئەنجامیل هەڵبژارتنین فەرەنسا وی سیاسەتا سەرۆک مەکرۆن بچ ئاراستەیە ببە. و هەروەها ئەمڕۆ ڕۆژی ژیانی پەنابەرانەوە هیوادارین پەنابەران لە هەرکوێیەک بن ئاسوودە بن و بتوانن بە مافەکانیان بگەن. شەوێدی لە واشنگتن و دتەقەکردنەکێدا لە دەمی ئاهەنگەکە مۆزیکی زارۆکەک 15 ساڵی هاتکوشتن و سێ کەسێندی دنافواندا ئەفسەرێکی پۆلیسان بریندار بوون. پۆلیسی واشنگتن گوت ئەو ئاهەنگا مۆزیکێ نەدەستوردای بوو. فەرمانداری پۆلیسان گوت ژی بریندار لە نەخۆشخانەیە هاتن چارسەرکردن ئەو تەقەکردن لە نیڤا واشنگتن بوو 3 کیلۆمتران دووری کۆشکاسپی. بە سەدان کەس ئامادەی وێ ئاهەنگا مۆزیکێ ببوون. پۆلیس گەها جێ ڕوویدانی و گوت ژی سەدەما تەقەکردنی نەدیار بوو. پۆلیسان ئەو ئاهەنگ ڕاوەستاند و گوت بەردەوامیاوێ نەئەولەیە. چەند کەسین دیژی لە دەمێ ڕەڤ و بێسەروبەریە دناو گەرسەیەدا ئێشان. فەرمانداری پۆلیسان گوت ڕێکخەرین ئاهەنگێ دێوەرن جزاکردن چونکو ئەو نەدەستور دای بوو. یاسایەکی نوێی نیویۆرکە فرۆشتنی هێلێکی گولەنەبڕ بۆ زۆربەی هاوڵاتیان قەدەغە دەکات. ئەو جۆرە ناگرێتەوە کە هێرشبەرەکەی شاری بەفەڵۆ لەبەری کردبوو و لە سوپەرمارکێتێکدا دەکەسی کوشت. ئەم بۆشاییە دەتوانێت کاریگەریەکی داهاتوو بۆ ڕێگریکردن لە هێرشی لەو جۆرە سنووردار بکات. لە کاتی هێرشەکەی 14 مانگی 5دا پیتن جێنرن هێلەکێکی گولەنەبڕی ستیلی پێبوو کە ئەوەندە بەهێز بوو گولەی پاسەوانی بازاڕەکەی گەڕاندەوە کە هەوڵیدا ڕێگری لەو هێرشە بکات. پاش ئەو هێرشە یاسایەک لە ویلایەتەکە پەسەند کرا بۆ ڕێگەگرتن لە فرۆشتنی ئەو جۆرە گولەنەبڕانەی کە بە نەرم و تەنک لە قەڵەم دەدرێن و دەکرێت لە ژێر جلەوە بشاردرێنەوە و دەرنەکەون. ئەم جۆرانە دەتوانن دژی فیشەکی دەمانچە زۆر کاریگەر بن. ئەو جۆرانش کە لە ئیستیل، پۆڵا و سیرامیک پێک هاتوون دەتوانن گولەی چەکیش بگەڕێنەوە بەڕوونی لە یاساکەدا قەدەغە نەکراون. ئەمە ژوای کردووە فرۆشیاران سەریان لێ بشێوێت لەوەی کە دەتوانن چ جۆرێک بفرۆشن. لە ئێستادا یاسادانەران هەوڵی چارەسەرکردنی یاساکە دەدەن. و پشتی چەند ڕوودانên تەقەکردنê لە ئەمریکا باژارê Miamî bi hevkarî digel rêveberiya polîsan dest da çalakekê ji bo kirîna çekî ji xelkê giştî. Berî heftiyekê jî fermandarê bajar ragihandibû ku ew hewleke ji bo piştevanîkirina Ukrayna û dîsan jî valakirina çekan cadan ji çekan lê digel hindê jî hinek kesan hişta guman heye. Di nava zincîreyeka teqekirinên bû komal li vê dawiyê li Amerîka li bajarê Miamî bi hevkarî digel beşê polîsên dayîtiyên Miamî roja şembiyê çalakiyeka kirîna çekan ji xelkî hat encamdan. Belê xuya diket pirsa çekan li ser astê wilayet û astê federal lawaz dibet. Li dema em li dîv guharînan di qanûnên peywendîdar bi çekan ve digerîn ya em dikarîn bikin li ser astê xwe cihî zor sana heye. Me biryarek bû bajarê Miamî derkir bo kirîn û firotina dilxwaz ya çekan û derbarê çekên başên me amadekirîn em karî digel wizareta derve dikîn da bo Ukrayna pinêrîn. Destpêka vê heftiyê Komîserê Herêma Kane Russell bernameyek di Twitterê de ragihand ku têda çalakiya wergitin û kirîna çekan şîrû vekir bû gotbû pêşgiriya Ukrayna bike û çekan ji kulanan derbêxe. Li gorî Russell bêguman arman ji vê çalakî ew e bo handana derxistina çekan ji kulana ye. Her wisa Russell dibêjî çi çekên xirab yan negocayan bi kar nehê nahêne şandin bo Ukrayna di bizava wê dijî Rusyada. û ew ê hevkarî digel wezareta derve û kompaniyên gihandinê kiriye da ku ew çekên hatîne pejirandin bo Ukrayna firê bikin. Belê xizmetên lojîstîk şaşî xistine di nav xelkê de nabit şaredarî şanên hinartina çekan bo welatekî dî hebin. Ji ber vê yekê bi alîkariya wizareta derve me kompanî dîtin û bi kirdar bo Ukrayna têne hinartin.
او کارسازن و کاری به هفکاری دگلمه دکن بو بجه کرناوی ارکی و او بریا کنال قانونی درست نکرن و چچکن خرابیان بکارنه نا اینه هناردن بو اوکراینان دبزاواندا دجی روسیه. دماکو درس پیدا روژا شنبی هاتیه وگرن سی اتومبیل راوستیای بون او ایک جوانا کیسک پلاستیکی بخشی که او سادیار بو جک جوره به دست هاتیه چگرن تدا بو و او خلکی دهن جکن خود دنوان اوانین کلره که آرام دگرن خوشوی چکی خلاص بگن. برای هفجینی من مر و من هزر کر کو اوه باشترین ریا کو ام خواج جکان رزگار بکین جبر کو اسکاری بچکان ناکم من اف چکه لجهه کی امین هل گرت بو حتی کو جاره که دی برنامه کرینا چکان هاتی وکرن. لچند حجگرن چکان گمان سر و پروگرامه هیا. ریوبریا فلوریدا کری کوری خستنه که به قازان جا پشتوانیا مافن چکان دکن باور دگد کو اف چالاکیه یا خوابه نره. ev kiryare ji aliyê van ve şaş e. Ez hezir dikim ku tiştek ne rast heye. Ya ku ev dikin, ev ku ev dilê mirovên ku dixwazin alîkariya gelê Ukraynayê bikin bikirin. Lê rêveberiya polîsan ya Miami nabêjne xelkê ka wan polîsan çar bijarde hene ku ev dikarin li van çekên ku têne radestkirin bikin. Ew dikarin wan ragirin, dikarin wan jinav bibin, ew dikarin wan bidin dezgehê din, an jî ew dikarin wan bifirûşin. û pereyê her firûtineke wan çekan tivêtin vegere bû dibistana Florida. Ji ber vê yekê ez nizanim kadê çawa çekan henêrin û destûra trafîka navnetevî ya çekan bin pê bikin, yasayên Florida û yasayên federal bin pê bikin. رسول دبیجید گوان دبرجی دا پشتی گوله بارانا تراجیدیا پارکلند اف چالاکیا کرینا چکان کربو و یا سرکفتی بویا تا کنیزیگی 350 چکم کربون و نوکجی گلک باش بریوت چید. هر دمجمه رای که دا به دهان چک گهشتین دستن وان و خلکی سپاسدار با کوکاری بون چکن خوش مالن خوبی ندر. هەر سەبارەت بە توندوتیژی چەک لە ئەمریکا و هەوڵەکان بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە دەچینە لای هاوکارمان ساڵح دەمیجەر. ساڵح ماندوو نەبیت دەزانین کە هەوڵێکی هاوبەشی کۆماری و دیموکراتەکان لە کۆنگرێس هەیە بۆ پەسەندکردنی پرۆژە بڕیارێک بۆ سنووردارکردنی چەک. دەکرێت ئەو پرۆژە بڕیارە ئەم جۆرە توندوتیژیانی چەک کەم بکاتەوە لە ئەمریکا؟ بله سپاسی رو براستی پرسیاره که گلکی بالکشه و مجارا روژوه لامریکا اف پروژه بریار یعنی ام دزانین که راکیشانه که گلکی مزن دناورا کوماریان و دموکراتان دور و مجاره هیا مجارا کنترل کرنا چکان یعنی گلک شرازات بیجن نا نخیر او نکار راوستینه جبرکو کوماریان بسالانه لدجی کنترل کرنا چکانه با آوای که دموکرات دوین یعنی دموکرات دوین وکو نمونه تمنی کسی که دکاره چکان بکره دبی 21 به نه 18 به دمکی دا او دبیجن که جبو بیرایه که یعنی جبو واینه که یکی دبی 21 سالی به حتا بکره لی چک 18 سالی دکاره چکا بکره کوماری برواجی وی که دبیجن نا ما فی هر یکی 18 سالی و مزدره که چکان بکره یعنی مجاره که جهه راکشانیه که حتی او پروژه بریاره که تبحثی کری لکنگرس هفته یا بوری یعنی هنکی آخافتن جیل دوروی هنکی وقت بیجن هاتن راوستاندن جی دبیجن که یعنی کنترل کرنا چکان دبی هنک بند جیرا ورندانین نه لگور که دموکرات دوین یعنی دوی مجاره ده دموکرات هیوی انوان گلکی جوی پروژه بریاره مسترن کوماری جی دبیجن اف پروژه بریار گلکی دور چویه یعنی دوی ناو بریدا تنید به هناك بند ورندانين جبو او كسن كد بن 21 يعني ما بين حجدان و 23 سالان دا تنوي وكولين لدوروان ببندما بخوازن چکان بکرن. بله صالح پرسیاری کی ترم هەیە دەزانین ئێستا کە هەڵبژاردنەکانی ئەمریکا نزیک دەبێتەوە و لەم ماوەیەشە کۆمەڵێک توندوتیژی چەک ڕوویداوە کۆمەڵێک هێرش ئەنجام دراوە ئایا ئەگەر کۆنگرێسی ئەمریکا بڕیارێکی با بڵین سەرتاسەری پەسەند نەکات ئەمە چەندێک کاریگەریە کاتە سەر دەنگی دەنگدەران بۆ ئەوان؟ شخواف اوكا يعني ام ببيجن ديمقراط باواكي اشكره دبيجن دبي اف مجاره هالبجارتن ام بي
بامزانن چند روجان بری سروک امریکا جو بایدن وجی گوت کو اف مجاره کنترل کردن چکان د وی دی باوی کی بر فرهتر در کفه هوله و هر حال و باندوره که راست بده سر هولن هلبجارتنا یعنی مجاره کنترل کردن چکان هنکی کفنه جدور ده ناوینا دموکرات کوماریان ده لأف ام بيجن تقين كنت بحث وان كلي وببن مجاره هلبجارتنا بدا خوا كاتمان لو زياتر نما صالح دميجر سپاس سكين سپاس خوش چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. سەدان چەکداری چێچنیایی شانبەشانی هێزەکانی ئۆکرانیا دژی داگیرکاری ڕووسیا لە ئۆکرانیا دەجەنگن. سەربازەکان دەڵێن ئەوان هاتوون بۆ ئەوەی بڕبڕەی پشتی پوتینی پێشێلکار وەک دەڵێن بشکێنن بۆ ئەوەی نێوی گەلی چێچان پاک بکەنەوە. ئەو کۆمارە بچووکە زۆرینە موسڵمانە دووچاری دوو جەنگی وێرانکار بوو دوایینیان لەلایەن ڤلادیمیر پوتینەوە لە ساڵی 1999 دەستی پێکردو بووە هۆی دانانی ڕەمەزان قادرۆڤ. ئەو پیاوە بەهێزەی چیچان کە تۆمەتبار کراوە بە سەرکوتکردنی بێبەزەیانی ئۆپۆزیسیۆن. جودابیرێکی تەمەن 33 ساڵان کە بۆ ماوەی نزیکەی 20 ساڵە لە پۆڵەندا دەژێت و لە مانگی چوارەوە چۆتە نێو بەتالیۆنی شێخ مەنسوور ئەو بەتالیۆنە کە لە ساڵی 2014ەوە پاش لکاندنی کریمیا بە رووسیاوە پێکات کە زۆربەی جنگاوەرە دێرینەکانی شەڕی چیچانن. نێوەندەکەشی بە نێوی سەرکردەیەکی چێچنیا هی سەدەی هەژدەیەمەوە نراوە کە دژی فراوانبوونی رووسیا لە قەوقاز شەڕی کردووە. ده هەڵبژارتنین دوه یەکشەمێدا لە فەرەنسا سەرۆکی فەرەنسی ئەمانوێل ماکرۆن پڕانیە پەرلەمانی ji destda piştî destkeftên mezin ên hevalbendiya çepgir û ya razgira parêziyar dê şikestineka neçaverî kirî da ku dê planên Macron ji bo rêformên mezinên gera duwema serokatiya wî lawaz bikin. Encama gera duwem a hilbijartinan siyaseta Frensî rastî tevlîheviyê dike û ihtimala meclisek ji karketî yan jî serok Macron dê neçarbe xwe bigehîne hevalbendên nû. Macron ê 44 salî niha rastî xetera pirsgirêkên navxweyî dibe û bala wî ji ser hewlên ku rolek giring bileyze di rawestandina êrişa Rûsya li dijî Ukraynada la bide û herwesa jî rolê wî dê ketiya Ewropî de lawaz bike. Koalîsyona bi navê Bihevre ya Macron dê niha jî di meclisa neteweyî de پێشنگ بە و پارتیا مەزن بە لێ لە گۆڕە ئەنجامên وەزارەتا نافخوا هەڤالبەندیە مەکرۆن 245 کورسیک برنە و ji bo ku piranî be PTV bê 289 kursiyan ji jimara 577 heye. هەر سەبارەت بە ڕەوشی فەڕەنسا و هەڵبژاردنەکانی ئەو وڵاتە و هەوڵەکان بۆ پێکهێنانی حکوومەت دەچینە لای هاوکارمان نەجیب باڵایی بۆ زانیاری زیاتر. نەجیب ماندوو نەبیت سپاس دەکرێت پێمان بڵیت پاش ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمان ئاستەنگەکانی بەردەم ماکرۆن چین؟ بله هێرە وەک راپۆرتاوەژی داهاتە خۆیاکردن کو ژە ئەنجاما 577 کورسیên پەرلەمانی یەن ئەنجومەنا نیشتیمانیە فەڕەنسی هەفپەیمانیە ماکرۆن سەرۆکی فەڕەنسا gelek dengî ji dest dane nizîkî pêncî kursiyên parlemanî ji dest dane vê carê. Macron beriya nihada bi sanayî ji ber ku nizîkî 300 kursî hebûn di parlemanê de dikarî bû hemû proje û planên xwe derbas bike. Lê niha rastî wê astengiyê hatiye. Sebebê yê sereke jî yê van têkçûnan hindekî alîgirên din yani aliyên din yên ku tevlî helbijartinan bûne yani dengên xwe pir zêde kirine hem çepgiran û hem razgiran. Belê. Başa hokarî kembûnewê dengî hawpêmanîtekî Macron li Pirlemanda çiya? Belê. Hêro wek dizanî yek ji
انالیست آنکو شروعکارین هری نافدار لفرانسا دومونیک روسو وی گوت کو حتی کو 5 سالین دن و ماکرون نکار به کارکی باش بکه تنه ده دانستاندنان بکه و ده هف پیمانیان چکه به پارتیین دن رای کو ده پارلمانی دانه صدما سرکه یا ویتک چونه و که انالیستکی بری نها از پیرا آخفتم جه فرانسای يقول صدمك سركه او اكو ماكرون كامبين هالبجارنا ما لاكربو بشبوخ هاويتبو بله نجيب دەمەوێت بزان حکوومەتی کەمینە لە وڵاتەدا چۆن دەتوانێت پرۆژە و پرۆگرامەکان بەڕێوە ببات هێرۆی دزانی فرانسادا ترادسیونێک هەیە یا حکوومەتێ دەماکو سەرروک تێ هەلبژارتن حکوومەتی ئاوا دیکە پشتی دوو مەهان هەلبژارتنên yên پەرلەمانی چێ دبە لێ حکوومەت دەما پەرلەمان چێ دبە حکوومەت نایەتە گۆڕین هند وزارت تێنە گوهۆڕین لێ حکوومەت نایەتە گوهۆڕین ji ber wê yekê حکوومەتا کەمانی wê gelek astengî bikevne beramber Macron ji bo durustkirina حکوومەtekê û tê gotin ku Macron 5 salê nikare karekî baş bike û dibe ku salekê da helbijartin carekadî çê bibne ji ber ku serkeftî nabe. بەڵێ سپاس نەجیب باڵایی. سپاس. دنگ امریکا جافکانی کا په باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوبدن پزانین و نوچین جیهانه ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەنابەرانە و ئەم ڕۆژە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە بۆ تیشخستنە سەر کێشەکانی پەنابەران دەستنیشان کراوە لە ناوچە کوردیەکانی سووریادا 16 کەمپی پەنابەران هەیە کە ڕێژەی دانیشتوانی دەگاتە 150,000 کەس مەترسی ئاسایشی هەڕەشەکانی هێرشی تورکیا و شانەکانی داعش لەسەر ئەم کەمپانە نیگەرانیکی زۆری دروست کردووە زانیاری زیاتر لەم راپۆرتەی زانا عومەردایە. لە هەرێمە ڕێڤەبەریا خۆسەر 16 کامپ هەنە گۆدناو دە نێزیکی 150,000 دەربدەر و کۆژبەر هاتنە بجیهکردن ئەڤ هەژمار ji bilî bi 100,000 kesên gotnava bajar de hatine bicihkirin li gorî berpirsên rêveberiya xweser got pirzgirêka ewlehî û nezeralbûna paşa rojê pirzgirêkin herî got di hêla rewşa derbider û koçberan pir xerab be li aliyekî din jî rakirina dergehê Yaዕrûbiyê ji lîsta dergehê mirovî yên UN got bi vîtaya Rûsî alîkariyên mirovî ser kampên li herêmên rêveberiya xweser hatine birîn berpirsê ofîsa koçber û derbideran li herêmên Bakur û Rojhilatê Sûriye Şexmûs Ehmed dibêje gefa êrişa Tirkiye û girtina dergehê Sînorî rewşa ewlehî û mirovî li kampan xistiye asta herî metirsîdar de. شێخمەس ئەحمەد سەرۆکەی بڕێە کاروباری پەنابەر و کۆچبەران لە باکوور و ڕۆژهاتی سووری ڕۆژە جیهانین دێ یا پەنابەر و کۆچبەرە دێ بەساجەکە ئەم دخوازم بگین جڤاکان ناودەوڵەتی تایبەت دبان ڕۆژێن گۆ گەفێن دەوڵەتا ترکی گۆ ئارتێشاوی لەسەر هەرێمی گۆ عێریشێکی بکێ و داگەکەریە بکەیش خۆ وێ بخۆڕە دیسا ڕەوشە کۆچبەر و پەنابەرە تێخە ڕەوشێکی ڕاستیژی ئالۆز چاوە وەکتی زانن ینی هژمارێکی بەرفرەش کامپان لە هەرێمی مەهەیە دوان ساڵی زۆر و زەحمەت گۆ دەورپێچکری هەرێمامە هەم دەرگەهێن فەرمی ئێگۆ ئالیکاریا مرۆڤی دەرباس بێ ئەوجی مخابن بریارەکە ئەنجومەنە ئەولەهیا گشتی یا ڤیتا ڕوسی هاتگرتن وەکۆن زانن ینی هژمارێکی 6 کامپ لە هەرێما جەزیرە تەنید هەنێ کامپا هەری مەسترین کامپا هۆلێش خۆ کامپا دوێمین هەرێمێ هژماری خۆ بەرفرە ئەوجی کامپا واشوکانی li kampa holê gomezîntirîn kampên Bakur Rojhilatê Sûriyê got nêzîkî 70,000 kes ji malbatê çekdarên Daişê got piraniya wan jin û zarokin ji 2019 de lê hatine bicihkirin koçberên Iraqî li kampê ji ber sedemên siyasî û tola mezhebî nayên pêşwazîkirin ji hikûmeta Iraqê ve li aliyekî din jî rojane jêr metirsiya gefên Daişê de li kampê dijîn Ebu Ehmed got şaneya Daişê bi 5 guleyan wî armanc kir şansî wî di jiyanê de hebû got nehat kuştin dibêje got
وقرا بأولج بو عراقيان بويا خونك ما حسيت الا وراي، ما حسيت الا سحبت الفرد وضربني راسه. من بتنه هسكر لپش منه 5 گله لمندان و ام هاتین وید دورا به اوله بو پاراستنا مال باتان ام بتنه جی حکومت خوی عراق دخوازین و گرین مالن خو لکامپاوا شوکانی یا تایبت به دربدرن سریکانی گونیزیکی 5000 مال بات لی هاتنه بجیه کرن دربدرن سریکانی دبیجنگو او چعبری بونگو وگرن باجار خواه لینها جارک دن ترکی گفا ایریشک دندکه دپرسن گلو امی بری خواه بدون که ام لیور ام پریشان بونه کوچبری ما پریشان بون ام لیور درهانی ام بی مال بون ام بی ولات بون ام بی خانی بون اف چته خوی ترکی دولتا ترکی آنی گشتک برا سر ما دا ومخسن مالي ما وام كوشبر بون ام ديفان كوناده ام جيان دكن ناف هي نكهرباء هي تشيش ما تخازن ام في ايريشي قد قبولناكن وقافك دنجي زي دبك قد ام قبولناكن هي فيامش دولتي نتويده انا دبين ام دوله ضامنه عن الفيدراني تدخلك سريع بكن جبلي برسن اولهي ومروفي الكامبي نناسكرنا نتوين يكبوي يجي كامبين در بدرن سري كانيره گو هجمارا وان بیتری 300,000 کسن چه لکامپان چه دناوا باجارانده سدمن سرکه گو دهیلا روشا وان مروفی پر خرابه لآلیه کیدن لهرم شهبای ی نافچه حلبی نزیکی 5 کامپین در بدرین عفرینی هنه گو اوجینها دجرگفا ایریشکه ترکیه ایده شوپینر باور دکن گو چه ایریشکه نو یا ترکیه سر هرم کردن سوریه دیجیانا 5 میلیون مروف دناف ده بسات هزارن کوچبر و در بدران چه لکامپان و چه دناوا باجارانده وی بخه مترسیه کمزنده لآلیه کیدن اکتیو بونا شانه داعشی دیوی روشی خرابتر و مترسیدار تر بکه زانا عمر دنگی امریکا کامپا واشوکانی نهاجر استخوا زانا بمرياج بو بتر هوركاريان زانا دم باش بري هر تشتي ام دزانن كو لغورا رابطاجي كو نتويني قلتي نها يعني رخصي نتويني قلتي نها علي كارين بي تي في ناقين باش او خلق تشاوا دجي شخوات دم باش بتايبتي انها او درجه يعربيه جليستا درجهن آلیکارین مروی هات راکن بویتی روسی پشتر هن کام بخوجی هن جالیه نتوین یک بوی نهاتن الناس کرم وقت کام اف دما اف یک هبه و تی واتایا گو او سازی نام نتوی ینگری دای نتوین یک بوی وک یونیسف وک دزگهندن دناوا کامپی ده جی نگرون آلیکاریه پیشکش ناکن آلیکاریه گو هن دریا نتوین یک بوی گود دگهجن دریا شامیرتین ریوه بریا خسر دبیجه گو او آلیکاریه گو بریا شامی تینا و گو هستن ویده وری به مرجن سیاسی و تینا گریدان نناسکرنا وان کامپان وقت مگود جی وقت واشو کانی شخواه تننی بیگ جاری بله او مرجن سیاسی چنه؟ بله جخواه به تایبتی ریوه بریا خسر دبیجه گو شام دخوازه روشی وگرین بری وک 10,011 و حمد دوسین مروی وک آلیکارین در نتوین یک بوی و هم دوسین دن ینگ مروی وک ریوه برنا کامپان و ناسکرین آوان دواب دریا شامی ربه اف یک جی ریوه جیدره کی تایبتش ریوه بریا خسرش بو مگود به تایبتی دملی گریدان آوان دوسین مالبات داعشی دخوازن گریدان بشامی و اف یک جی وقت فشارکی لسر جواکا نامنتوی به کارانین دا کو جارک دن وقت روشک روابونه جبو رژیم شامی وارد شکر زانا او قفا ترکیا جبو اپراسیونکی چندی ترصدنا في خلقي وان كامبادا پیدا دکا جبلی خلقي گشتی هلبت لور لسوريا راست نها ده لسر دو آستان مترسی هی یک آستا او دربدرن سریکانیه گو لوی دوری دمینن او دورن گو نهاد آرمانجا گفین ترکیه دنه دن هب تپرسن وقت راپوری جد هبو اما بری خو بدن که هگر جارک دن ایریش هاته کرن او دور هاتن آرمانج کرن دا آستا دن ده مترسی هی او کامپینگو مالباتن داعشی بتایبتی کامپا روش گو نزیکی 500 مالباتن چکدارن داعشیین همولاتین اوروپی لی بجیبونه او جی پرتوندن او د کمی 3 کیلومتری ده ین دورا ترکیه گف دکه گو آرمانج بکه اشخوا و او کامپانا و روشاوان چوا من دناوا و ایریشی دجی ندیاره بله زانا عمر بيعمل دنج امريكا لقامش له قال لك سباس سباس خوش
لە ڕۆژی جیهانی پەنابەراندا ژمارەیەکی بەرچاوی پەنابەرانی کوردی ئێرانی لە هەرێمی کوردستاندا چاوەڕوانی ئەوە دەکەن بگەن بە وڵاتی سێهەم. هەندێکیان نزیکەی 30 ساڵە لە ژیانی ئاوارەیدا دەژین و دەیان گردبوونەوە و خۆپشاندانیان بۆ داواکاری مافەکانیان کردووە. ئەحمەد زێباری لەگەڵ بەشێک لەو پەنابەرانەدا دواوە. بە دڵێکی پڕ و سەر و ڕێشی سپیەوە باسی نەهامەتی و ڕۆژانی خەبات و ماندوویەتی و گرانی ژیانی پەنابەرێتی خۆیان دەکەن. دەردی منەوە دەردی ژیانمە ژیانم نییە ژیانەکەشم بۆێنێ لەسەر نەبوونی و ئێستا 500,000 پەیدا نەکردە بۆ خۆ کابرا دڵە پی بوویە کاکە وەڵا چمەتە کاری کابرا وەڵا پێم شەرمە بە مامستەفای بڵەمەڵا وەرە ئەو کارم بۆ بکە چۆن بسمە کاری ها بوو بە ئاوڕخمێ نادەی دەوەرە ئاوڕخمێ بزان دەردی من چییە؟ ژمارەیەکی بەرچاون لە پەنابەرانی کوردانی ئێرانی لە نێو کەمپی ئیماراتی شاری هەولێر نیشتە جێکراون. نەکەس پشتبۆنی مەتکە دوو نەکەس ڕوولە مەتکە نەکەس یۆرمەتیکی مەتکە نا ئەمن چەند منداڵمان هەیە ئێرە هەمی حساب بکەی نەیەک دەشتە مەکتەبێ نەیەک دەرسی دخونە نە حکوومەت یۆرمەتی مەتکە نە نفوسی ددەنەمە هیچ تشتێکی نادا ئەم چ دڵێن دژە شاملی وە نابیتن شاملی پەنابەر نابیتن والله من دەبێتن وەک ژن وەک مڵاتی ئێرە نفوسی بدەنەمە یۆرمەتی ما بکەن وەکی مڵاتی ئێرە چاڵمە بکەن وەزە مالی زۆر خراپە یۆمە. ئەم پەنابەرانە لە چاوەڕوانی گەیشتنن بۆ وڵاتی سێم وە لێ تا ئێستا ڕاوانە نەکراون ئەمە لە کاتێکدا کە دەیان جار خۆپێشاندان و گردبوونەوەیان لە بەردەم بارەگای نەتەوەیە گرتووەکان لە هەولێر ئەنجام داوە. سیمۆنگێکی پێشنوکە سیارەی لێدۆ سیارەی لوێ کچکی دۆە ئەوە نەژ هەموو ئەوڕۆقن ئەوڕۆقی ئاکسید لۆقیوینە و عشعی لۆقیوینە لۆق حەوز و ئەوە نوی شکۆوە و سەری ویشکۆ دۆی کۆی سیاری هەردوو کۆدۆ دۆی کۆی سەری شکۆ و ینی تووشی ئەو حادثە گەرەمە 3-4 مۆنگیا و کچکە عردەیە ژنکە عردەیە 3 جۆرە چوومە بە دەرگی یوئینی دبێژم برەوە بوو خاطر خودی بە ئەمە ئەوە پەنابەر نینن ئەوە فورمە برە ئەو هۆ نیشیدە ئەو چۆن بوو تا بۆستکەم دەبێژمی برە ئەوە و ئەوە سیاری لێدەوەی بن سیاری کەوتنە لاق و سەریوان هورد بووە بەس بوو خاطر خودی کوور سەردانێکی مە بکەن ئەمی پەنابەرن تا ئەو فورمە بوو چ داوە ئەمە ینی هیچ باشە برە و خلاص. بەشێک لەم پەنابەرانە نزیکەی 30 ساڵە لە هەرێمی کوردستاندا دەژین بە پێی ئامارەکان زیاتر لە 10,000 پەنابەری کوردی ئێرانی لە هەرێمی کوردستاندا دەژین. لای خۆشیانەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری نەتەوەیە گرتوەکان و دەستگا خێرخوازیەکان خانوویان بۆ بەشێک لەم پەنابەرانە دروست کردووە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر. وژ بۆ بەرێ خۆدانە ڕەوشە پەنابەر و ئاوارەیان لە هەرێما کوردستانە عێراقی و بتایبەتژی لە پارێزگەها مووسڵ کوپڕانیاوان دەکەم پێندۆکەدانە نەهاڕاستەوخە کاوە عومەر پامێری دەنگی ئەمریکا ژوو مووسڵی بەمەڕەیە کاوە یەک پرسیار دەما ڕۆژە پەنابەران تێ هەر ساڵ یەک پرسیار تێکردن و دووبارە دەبە هەموو جاران چما ئەو پەنابەر بتایبەتژی ئاوارە ناڤەگەڕنە جێت خۆ دناف عێراقی دەنا. بله کاک دخیل دمته جی باش بیتن خو اوه مجارمه سرکیه کو نوگراندن خلکی بو سرجه وارنوان و دیارتوی چنده کو امناهی حتی نوکه برقرار نبویه هبونا چندین هیزین جدا جدا مینا شنگاله و دشتا موصله و گلک دورندی بوینه اگر سرکی کو خلک نوگرن هر دیسان نبونا درفتن کاری و آبوره که لاواس اوجی فاکتره که سرکیه کو خلق نوگریت سر جهوارین خواه دخیل اگر تو در فتح بده من از بحثا شنگاله کم هر چنده سرجمریاری نیشتی نهاتی نکرن ده سرانسری عراقی کو بزانن کی جان دوری چندش ساده خلق کوچ کریه در وی ولاتی یان پنابریه جهکی دی لی گوری وان داتا و آمارن رکخراون NGO رکخراون نحکومی شنگاله و شلای چالاگوانان و هاتی نکرن
کو مسح لوی دەڤەرێ کرینە و سەرژمێریاری کرینە وەسا خۆیان بیت کو زێدەتری 130,000 ئێزدی کۆچکرینە دەرڤەی وڵاتی تایبەت وڵاتên ئەوروپی ji vî sercemî 65 sadê genc bûyne min peywendî gelek xurtên êzdiya kir çi dervey welatî bin çi nava herêma Kurdistanê yan li Iraqê bin hemiyan ev faktere bû min dane diyarkirin nebûna êmnahiyê û hebûna hêzên cuda cuda û êrişên Supayê Tirkiye berdewam li ser Şengalê dîsan xaleka giring ji layê xelkê êzdî ve hate diyarkirin ku niha gorankariyên dîmografî li deverên wan durust dibin. Şî'a mezheb xanûyên êzdiyat kirin bi wê yekê ku li paşerojê bû nimûne Şengal zorbey wan bine Şî'a. Ev mijara Şengalê dexîl mijara Kristyanan ya Mesîhiyan li deşta Mosilê فرمو فرمو ما تخص بحثي وان اوارين مسيحي بكي فرمو بله خو نح قضا حمداني دفرداريا قرقوش كو زوربي وان مسيحيين ج 54,000 كسان بيكتات بيش ايرشن داعش بود سر موصل و دشتاني نوا نها جوي سرجمي چلش صدي وگرياين سر جهوارين خو اوين دي کوچبر بوینه در وی ولاتی و پنابر بوینه هرما کردستان هر دیسان ناحیه برطله کود کویت تانشت دورداریا قراقوش جسرجم 12,000 کسان 3,000 کس وگریای نسر جهوارین خواه هر دیسان لگونده کرملیسک و گونده که مسیحیه و گونده که زور کفنه 3,000 کس بون پیش هاتنا چکدارین داعش نها 800 کس لعوی گوندی ماینه هر دیسان لگوند تلسکوف کو دکویت باکور دشتان نوا بکورتی چکو بسیارک من هر سر مثلا بله من خاص بسیاره هندی بکم رخصیه نتوانی گرتی تدی جبر مثلا کرونا و 2 سال بترها کاری وان گلک لاواز ببو نها چاوای رخصی مروفانی خود گینن وان آوارو پنابران لوان کمپادا وکبری يعني نه شغل دشتان اینوا مینا کمپین ازدیا اوید کفنت چارچوب باجا پارزگاه دوهو که دا باکور دشتان اینوا وک بدوین نها هریکاری آوان نایت کرن وکو اگر براورد بکید گل سال 2014 و 15 دا چونکه زوربی رکخراوین نیو دولتی اوین خیر خاص رکخراوین مزن همی نها ناوندا موصل دا کارت کن بله كاوا عمر بيعمل دنجي امريكا موصلي بمرابو قال لك سباس دخيل دانیشتوانی کەمپی پەنابەرانی باریکەی سەر بە ناحیەی عەربەد لە سلێمانی هەمویان کوردی سووریان و ژمارەیان زیاتر لە 10,000 کەس دەبێت لە ڕۆژی جیهانی پەنابەراندا بەشێک لەو پەنابەرانە بۆ دەنگی ئەمریکا دوان. ڕۆنی محەممەد حاجی و خێزانەکەی 8 ساڵە لە کوردستانی سووریا و پەنابەری هەرێمی کوردستان بوون ئەوان ئێستا لەگەڵ هەزاران پەنابەری دیکە لە کامپی پەنابەرانی باریکە لە سلێمانی دەژین. 2013 تا ئێستا لێرەمە هەگەر ڕۆژی جیهانی چییە ڕۆژی جیهانی نسبەت ئێمن حزنە منێ بفکرم بقەحرم عیجز ببم ژبەر بۆ ناگەڕم وڵاتی خوا ئەوە بۆ من نسبەت ئێمن نە جیگای کێفخۆشیە نسبەت ئێمن جیگای تراجیدیە بەس ئێمە داوای ئەم داوا دەکەن هەم حکوومەت هەم منەزەماتی دووەلی زمانێکی بدن ئێمە وختێم گەڕان وڵاتی خوا بەس مە ئەوا دەوێ مە تشتێک ناوێ نها ژیان زۆر قورس بیە یعنی نە عیشە نە کارە نە عەمەلە نە تشتێک نەمایە گۆڕێم عەمرینها 7 ساڵە لڤێدێ چیبی سلێمانی ینی جەوێ لاجئبینێ لە لڤێدێ بن خیمادە چیبی و نەخۆش کەتەوە بر مەشفێ و معالجی مکر ینی ئەس گەلک پێڕواستام و گەلک ئەس منەزەما گەڕام ینی نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 2000ەوە 26 هەموو ساڵێکی وەک ڕۆژی جیهانی پەنابەران لە جیهاندا دیاری کردووە لەم ڕۆژەدا پەنابەرانی کوردستانی سووریا لە کامپی باریکە داوای پێدانی مافی پەنابەرێتی و دابینکردنی خزمەتگوزاری و پێویستیەکان دەکەن
چونکە وەک خۆیان دەڵێن هەڕەشەکانی سەر کوردستانی سووریا و گرفتی ئابووری لە ناوچەکانیان وای کردووە نەتوانن بگەڕێنەوە بۆ سەرزێدی خۆیان. زۆر خەڵکۆکو من نەخۆش هەیە من نەخۆشم خیزانەکە من نەخۆشە خەڵکی زۆری تایە پێویستە ئاواربوون ئێستا منال 14 جیلە بەڕاستی ئەوانە هەرتێک چوونە لێرە نەجنسی عراقی وەرگرتوونە نە ئیقامەی دائیمی وەرگرتوونە و نەجنسی سووری وەرگرتوونە ئەمەە مشکلێکی زۆر گەورەیە دەردۆری سلێمان ئیستان ئێمە لە سجنن بەڕاستی ئێمە ناتوان ئێستا کەتە من نەخۆش بم بڕمە بۆ هەولێر مراجعی عیادە من هەبێ ناتوانم بڕۆیم بەڕاستی من ناتوانم بڕۆم بۆچی ئەنزانم ئەمانە مشکلێکی گەورەیە بۆمە. لە ساڵی 2014ەوە کامپی پەنابەرانی باریکە لە ناحی عربەتی سەر بە پارێزگای سلێمانی دامەزراوە ئێستا زیاتر لە 2304 خێزانی تێدا نیشتەجێیە کە ژمارەیان دەکاتە 9700 کەس سەرجەمیشیان خەڵکی کوردستانی سووریان و بەهۆی کاریگەریەکانی شەڕی داعشەوە پەنابەر بوون. هەکەر مەجای هەبانە یەک ڕۆژ ئەم لێرە لەنمان ئەمی بزیێڕنە وڵاتی خوا بەگۆ وەزای خەلک ئەغلبی زۆر خراپە وقتی مرۆڤ گەری وڵاتی خوا چلۆ بێ خانوویەکی هەیە ماڵێکی هەیە خەلکوناسەیەکی هەیە ئەو مەجال دەدەستێ مەدە نییە یعنی ئەم نکارم بزیێڕن و خەلک بێزارە زۆر وەزای خەلک زەحمەتە ئەم دخوازن چارەسەریک ji پەنابەرەوەریدانی ئەم نەشخۆشی هاتنە پەنابەری یعنی هەکەر ئەزنها دیس ئەس قسەت کمۆکە بەرپرسێ ئەنجمانی پەنابەری ڕۆژ ئاوال کامپێ باریکە. بەپێی ئامارەکانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان 261780 پەنابەر لە هەرێمی کوردستاندا نیشتەجێن لەو ژمارەیەش 241937 کەسیان پەنابەری سووری و کوردستانی سووریان 8479 کەسیشیان پەنابەری تورکیان 10548 کەسیشیان پەنابەری ئێرانین 736 پەنابەریشان فەڵەستینین و 81 پەنابەری جۆراوجۆریش لە هەرێمدا هەن. بەرپرسانی کۆچ و کۆچبەرانی عێراقیش لە سلێمانی دەڵێن ڕێژەی گەڕانەوەی کۆچبەران بۆ زێدی خۆیان نزیکە لە سفر. ئەمساڵ کە ڕێکخراوەکان ببوونی نمودی فەندیا کەمبوونەوەی فەندیان هەمویان انسحابیان کردووە ئێستا وەزعی ئاوارەکان بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ هەر لە سەرتاوە حکوومەتی هەرێم شوێن و ڕێگای بۆ دابین کردوون و هەموو لە هەموو سێکتەرەکانە لە ڕێگای هەموو فەرمانگە پەیوەنددارەکانەوە بە پاڵپشتی پارێزگا و وەزارەتی ناوخۆ و ئەم فەرمانگەش کە لە کاتی خۆیان بۆ مۆزوعانە دروست بوو بۆ قەیرانانە پاڵپشتێکی تەواوی هەموو سێکتەرەکانی کردووە بەڵام کێشەکە ئەوەیە کە حکوومەتی هەرێم خۆی لە قەیرانایە ئەوانش باگرانیی زۆرن لە سەر حکوومەتی هەرێم شەڕ و ئاژا و هەڕەشانی کە لەسەر مانتیقەکە هەیە بەردەوامە لەبەرەوە گەڕانەوەی ئاوارە زۆر کەمە توانین بڵێن نییە. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی لوتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران لە هەر ساڵی ڕابردوودا 663,000 کەس لە عێراق و هەرێمی کوردستانەوە پەنابەری وڵاتانی دەرەوە بوون تەنها لە شەژمانگی ڕابردووشدا 12,250 کەس لە عێراق و هەرێمی کوردستانەوە کۆچیان کردو بۆ دەرەوە لەگەڵەوەشدا 541 پەنابەر لە ڕێگەی قاچاغداگیانیان لەدەستداوە یاخود بێسەر و شوێن بوون. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی. بۆ زانیاری زیاتر لەسەر ڕەوشی پەنابەران لە سنووری پارێزگای سلێمانی دەچینە لای پەیامنێرمان سنوور کەریم. سنوور ماندوو نەبیت دەستخۆش بۆ راپۆرتەکەت دەمەوێت بزانم تۆ خۆت سەردانی ئەو پەنابەرانت کرد و چوویتە کەمپی پەنابەرانی باریکا تۆ خۆت ڕەوشی پەنابەران لەوێ لەو کەمپە چۆن هەڵدەسەنگێنیت؟ ئەم کاتتان باش دیارە ئێمە دوێنێ ماوەی چەند سەعاتێک لەگەڵ کەمپی پەنابەرانی باریکە ماینەوە بەوەش کە کۆمەڵێک معانات و کێشەکانی پەنابەرانمان لە نزیکەوە بینی و هەستمان پێکرد یەکێک لەو کێشانەی کە زۆر سەرەکیە لە لای ئەوان نەبوونی بەداخەوە تا ئێستا ناتوانن مافی پەنابەرەتی لە هەرێمی کوردستان بەدەست بهێنن هەیانەکە ماوەی 9 ساڵە لە هەرێمی کوردستان نیشتەجێیە بەڵام مافی پەنابەریان نییە پرۆسەکە لە ئێستادا زۆر خاوە گلەیان لەوە هەبوو کە ئەمانە بێناسنامە ماونەتەوە لەبەرەوەی کە بوونەتە قوربانی لە بینی کوردستانی سووریا و کوردستانی باشووردا یاخود کوردستانی عێراقدا لەبەرەوەی کە لە ڕابردوودا بە حکمی و دەسەڵاتی کە لە سووریادا هەبووە ئەوان ناسنامەی سووریان نییە ئێستش کە هاتوونەتە هەرێمی کوردستان جارێکی تر بێناسنامە ماونەتەوە و مافی پەنابەریشان پێ نەدراوە
ئەمە بەدەر لەوەی کە کێشەیەکی تری ژیانیان نەبوونی پێداویستە سەرەکیەکانی ژیانە لە ئاو لە پێداویستی کارەبا و نەبوونی خوێندن یەکێکی تر بوو لە کێشە سەرەکیەکانیان کە گلەییان لە کوالەتی خوێندن هەبوو بۆ مناڵەکانیان لە بەرەو بەداخەوە بەشێکی زۆری مناڵەکان لە ئێستادا بەوەی خراپی کوالەتی خوێندن و وازیان لە خوێندن هێنا و دابڕاون بە تەواوەتی لە خوێندن. باشە سنوور ئەوان دەتوانن کار بکەن دەتوانن لە کەمپەکە دەرچن و بۆ با بڵێن بۆ بژێوی ژیانی خۆیان لە ناو شاردا کار بکەن؟ طبعا ئەگەر کار هەبێ بەڵێ ئەوان لە چوارچەوەی سنووری پارێزگای سلێمانیدا بە ئازادی دەتوانن هاتوچۆ بکەن لە هەماندا کاتدا کار بکەن کە بە دڵنیای و ڕێژێکی کەم لەو هاوڵاتیانە بەڵام کاریان دەست دەکەوێت لە بەرەوەی دەزانین کە هەرێمی کوردستان بۆ خۆی کێشەی قەیرانی دارایی لە ئێستادا هەیە و چەند کێشەیەکی تریشەیە بەڵام ئەوەی کە گلەیی ئەوان بووەکو خۆیان باسییان لێوە کرد دەڵێن کەمپەکە بۆ ئێمە بۆتە زیندانێک لە چوارچوەکو وایە لە زیندانێک دابان بینەوە یەکێک لەو کێشانەی کە باسییان کرد ناتوانن لە سەیتەرەکانی سنووری پارتی دەربازی شاری هەولێر ببن ئەمەش کێشەیەکی گەورەی بۆ دروستکردون و هۆکارەکەی نەزانراوە بەڕاستی ئێمە لە سەردانیکردنمان بۆ بەڕێوەبەرایەتی کۆچ و کۆچبەران بە دواداچوونمان بۆ ئەو کێشەیەش کرد دیارە هەر لە لای ئێمە پەیوەندی کرا بە ناوەندەوە بۆی کە بتوانن ئەو کێشەی پەنابەرانی کەمپی باریکە بە شێوەیەکی یاسایی چارەسەر ببێت. بەڵێ پامنێرمان سنوور کەریم لە سلێمانی سپاس دەکەین. هەربژێ زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. ئەو هەر ساڵ بە هەزاران کۆچبەر ji سەرانسەری ئەمریکا سەرانسەری جیهانێتین ئەمریکا لێ هاتنە ئەمریکا ژی نەکارێکی هێسانە بەلکو پێواژۆیەک دوور و درێژە. زیاتری 3 ساڵان کوردێک ئی ئەمریکی لە ڤرجینیا لە بەندا هاتنە هەڤژینە خۆیان فلیپینی بوو. بەریدەمەکی ئەو بدێنە هەف شاد بوون وی خۆرتی چیرۆکە خوا ژێ یەحیە بەرزنجیڕە ڤەگیڕایە. میلی کاتژمێر لای ئەم هاوڵاتیە کووردە لەو ڕۆژە وەستاوە کە 3 ساڵی تەمەنی لە چاوەڕوانی هاوسەرەکەیدا بەڕێ کردووە. دوای هەموو ڕۆژێکی کار وە خۆیڵێت ئێرە تاکە شوێنە دڵنەوایی بداتەوە. 3-4 پارکمان هەیە بەڵام ئەمەیەکە لە پارکە خۆشانەی کە زۆر جار دێمێرە بەڕاستی گوڕێک مەداتێ خۆشیەک مەداتێ هەستەکەم لە تەنیایی ڕزگار مەکە هەستەکەم لەگەر ناخی ئەم دار و درەخت و ماسیەکان و ئەم مراویانە و کۆمەڵی خەڵکی جوان دێنێرە هەستەکەم سۆزێکی تایبەت و جوان مەداتێ شتێکی زۆر خۆشە زۆر نایەبە بە تایبەتی بۆ کەسێکی عاشق کە تەنیایەکی زۆری چەشت بێ. هاتنی کەسێکت بۆ ئەمریکا ئاسان نییە. ئەگەر ئەم هاوڵاتیە ئەمریشیە کووردە 3 ساڵە چاوەڕێیە هاوسەرەکەی لە فلیپینەوە بگاتە ئەمریکا بە هەزاران کەسی تر لە وێزگەیەدایە ڕەنگە ساڵانی زیاتریش بێت چاوەڕێ بن. لە دوای هاتی ترەمپ و هەندێک شت بەڕاستی گۆرانی بەسرەهات بە تایبەت مەسلەی کۆچبەران ئەو پرۆسەرایی کە بڵێن من لە ماوەی زیاتر لە 3 ساڵە شتەکانم پێشکەش کردو بە ئیمیگریشن بەڵام دواخرا زۆر دواخرا. لە نێو ئەم پارکەدا دەنگ و سەدایەکی کوردانە هەموو شۆکەران نازانن پیاوێکی کورد چەند ڕۆژێکی دی چاوەڕمانیەکەی کۆتایی دێت. بەڕاستی بیریەکە ماوەیەکی زۆر زۆر زۆرشە لە پەیوەندی داین بە بەردەوامی قسە دەکەین بەهۆی سۆشیال میدیاوە پەیوەندیمان هەیە کاتێک زۆرمان بەیەکەوە بردوتە سەر و بەڵام هیوادارم لەم چەند ڕۆژەیە بگاتە واشنگتۆن بێتە ئەمریکا دەچمە دوایە یەک باوشە گوڵی بۆ دەبم
ئەوڕۆ خانمە فلیپینی دەگاتە فڕۆکەخانەی داڵاس لە ڤێرجینیا بە ڕێگاوە درک بەو خۆشیەی زاوا ئەەکەی. چاوەڕوانیەکەی عوسمانی کۆمپیوتەر بۆ گەیشتنی خۆشەویستەکەی لە فلیپینەوە ئەمڕۆ دێتە دی. ئێمەش وەکو دەنجی ئەمریکا دوای ئەم چیرۆکە کەوتوین. ماو ڕۆژەیە کە دوای چەندین ساڵ لە چاوەڕوانیکردن تا هاوسەرەکەم بگات ئێرە. ڕۆژێکی بە دڵنیایەوە زۆر خۆشە، هەرچەندە ئەگەر چەند ساڵی پێشتا بووە لەوانەیە 3 ساڵ 4 ساڵ پێشتا بووە 5 ساڵ پێشتا بووە هاوسەرگیریکردن لە دەرەوەی ئەمریکا ئەوەندەی پێ نەدەچوو. ئیدی ئەم وەستانەی نێو فڕۆکەخانەی ئەو خەڵکە پێمان دەڵێن چاوەڕوانی لێرەدا کۆتایی دێن. من دڵخۆشم کە جارێکی دی عوسمان دەبینمەوە. پاش چاوەڕوانیەکی دوور و درێژ هەستێکی لە ڕادەبەدەر خۆشم هەیە. ئەگەر پرۆسەی هاتن بۆ ئەمریکا لە ڕووی ماوەوە زۆری پێ بچێت بە گەیشتن بە وڵاتە هەر زوو درک بەوە ئەەکەی ئەو چاوەڕوانیەی دەهێنا. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا ڤێرجینیا. ناوەندی ئەمریکیە کۆنتترۆل و ڕێگرتنی لە نەخۆشییان دەرزیین کۆڤید-19 ji بۆ zarokên 6 mehî pêşniyaz dike û destûrdayە ku li serenserî welat heftiya bê lêdana derziyan dest pê bikin. سنتەری ئەمریکا بۆ کۆنتترۆلکردن و خۆپاراستن لە نەخۆشیەکان ڕۆژی شەمە ڤاکسنی کۆڤید-19 بۆ منداڵانی تەمەن سەروی 6 مانگ پێشنیار کرد و بەم شێوەیەش پێدەچێت لە هەفتەی داهاتوودا ڤاکسێنەکە لە سەرتاسەری ئەمریکا بڵاو بکرێتەوە. ئەم هەنگاوە دوای ئەوە هات کە دەستەیەک لە ڕاوێژکارانی ئەو سنتەرە پێکەوە دەنگیاندا لەسەر پێشنیارکردنی ڤاکسنی کۆڤیدی-19 بۆ منداڵانی سەرەوەی 6 مانگ. ئەندامانی پانێلەکە کە 12 کەس بوون گوتویانە بڕیارەکە هەنگاوێکی گەورە و گرنگە. 18.7 میلیۆن منداڵ هەن کە ئێمە تازە ئێستا ڕێگەمان پێداون بۆ کوتان. زیاتر لە 2 میلیۆن حاڵەتی توشبوون و 200 حاڵەتی مردنمان لە نێو ئەم منداڵانەدا هەبووە. خاڵی سەرنجڕاکێشەوەیە ئێمە نازانین چی ڕوودەدات و دواتر لەوانەیە چ جۆرێکی تری ڤایرۆسەکە ببینین. بەڵام هەست بە ئاسوودەی دەکەم کە بڵێم کوتان سوودی هەیە، سوودێکی تەواویشی هەیە. ڕۆژی هەینی بەڕێبەرایەتی خۆراک و دەرمانی ئەمریکا ڕێگەی بە ڤاکسێنەکانی مۆدێرنا و فایزەردا بۆ منداڵان و دواتریش کۆشکی سپی ڕایگەیان کە بە زووترین کات دەست دەکات بە ناردن و بڵاوکردنەوەی ڤاکسێنەکان لە سەرتاسەری وڵاتدا. بەڵام هێشتا دیار نییە کە خەڵکی ئەمریکا ئامادەن منداڵەکانیان ڤاکسێنە بکەن یان نا. بە پێی داتاکانی فدرال تەنها نزیکەی لە 129 منداڵانی تەمەن 5 بۆ 11 ساڵ بە تەواوی ڤاکسێنەکانیان وەرگرتووە. دکتۆر بێسبێڵ پزیشکێکی دیکە لە پانێلی ڕاوێژکاری CDC دەڵێ بڕیاری کوتانی منداڵانی بچووک بە هۆکارەگەلێکی دیاریکراو دەرکراوە. ئێمە هەموو شتێک لەباری ڤایرۆسەکەەوە نازانین، ڕەنگە داتاکان بگۆڕدرێن، بەڵام ئێمە لێرەدا هێڵێکی کۆتاییمان هەیە، ئەویش ئەوەیە کە ئەم هەوکردنە دەبێتە هۆی مردنی مناڵان و ئێمە ئەو دەرفەتەمان هەیە خۆمان لەوە بپارێزین. هەموو دایک و باوکێک دەبێت ئەو حساباتە لە بەرچاو بگرن. بە پێی بڕیارەکە ڤاکسنی مۆدێرنا بۆ منداڵانی تەمەن 6 مانگ تا 5 ساڵ و ڤاکسنی ڤایزریش بۆ منداڵانی تەمەن 6 مانگ تا 4 ساڵ ڕێگە پێدراوە. هەلبەت دەرزی لێدانا دژی کۆرۆنا ڤایرۆس و کۆڤید-19 دژی 6 مەهیدا پێنگاوەک نووە چونکە مادیت دەری نەهاژی 6 ساڵیژی 5 ساڵ و 6 ساڵیژی دەرزی ژوارڕ ئامادە هەتاکو ئێستا دەخیل لە 6 ساڵ بەرەو سەرەوە دەرزیان لێدا ئێستا بۆتە ئەوەی کە لە 5 ساڵیش بەخوارەوە پێش ئەوەی قۆناغیەوەی کە بچنە خوێندنگاش ئەتوانن دەرزیەکە لێدەن وەکو لە راپۆرتەکەش ئاماژەی پێکرا لە 6 مانگەوە دەست پێکە. بەڵام دەخی لەمە جارێکی تر هەڵمەتێکی تر لە ئەمریکا دەست پێکە، هەڵمەتی کوتانی مناڵان کاتێکە دایک و باوکەکان قایل بکرێن کە مناڵەکانیان ئەو دەرزیانە لە مناڵەکانیان بدەن. تۆ خۆتە زانی ئەمریکایەکان لە سەرەتا کە دەرزیەکە دەرچوو تەنانەت گەورەکانی ژیانی چۆنەڵی دوودڵ بوون گومانیان هەبوو. بەڵێ ئازیزان لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر لەگەڵ سلاوی هێرو زەنگەنە هەر شاد و بەختەوەر بن. بەدوعا.
بن.